یاسا هلبجارتنا یا برکال هرما کردستان یاسا جماره ایکا سال 1992 او تنها 7 جراحتی راز بکرن. اتنهاج داره خرابن جواک سویل رشنوی سکش بو پروژه یاسا هلبجارتنین پرلمان کردستان برهف کریه. او دیتنو بوچونن خلک شارازاد بوار یاسا و هلبجارتنا داد هنه ورگرتن. اب مرماوی چند اف رشنوی سبچیتت کارنامه یا پرلمان کردستان دا او خواندن ای که بو بهتا کرن. راپرسێکمان ئەنجام داوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کۆنفرانسێکی زانستی کە تیایدا چەندین توێژینەوەی زانستی لەسەر یاسای هەڵبژاردن و لەسەر تۆماری دەنگدەران و لەسەر ڕێگاکانی ڕێگریکردن لە ساختەکاری لە پرۆسی هەڵبژاردن و لەسەر ژماری کورسەکانی پەرلەمان و بەشداری پێکهاتەکان و تۆماری دەنگدەران هەموو ئەمانە پێشکەش کراون. ئەمڕۆ لە شاری دهۆک دوای ئەوەی کە ئەو ڕژنووسە ئامادە کراوە تەمە ڕژنووسەکە پێشکەش بەدەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و لیژنەی یاسایی کراوە. ئاماز لەم دیدارانە کە ئەمە دیداری شەشەمە لە پارێزگای دهۆک ئەکرێت بە بەشداری ژمارەیەکی زۆر و بەرچاو لە خەڵکی ڕۆشنبیر و شارەزا و چالاگوانانی مەدەنی. ئەما زمانە سەرنج و تێبینی و ملاحەزاتی ئەوان وەرگرین لەسەر ئەم ڕژنووسە تاوەکو لە قۆناغی دوایتر ئەچینەوە پەرلەمانی کوردستان لەگەڵ دەستەی سەرۆکاتی پەرلەمان و لەگەڵ لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان گفتوگوی زیاتر ئەکەین تاوەکو بتوانین ئەم یاسایە بخێنە کارنامەی داهاتووی پەرلەمانی کوردستان. ابدیتنا بەشداربووین ڕنیشتنا دهۆکê jî fere pêdaçûneka dîtir vî proje yasayî da bêhte kirin û pirangekî baştir bêhte dariştin. û hindek birgeyê nîl serbêhne zêdekirin da ku pitir pêz bikevît. پێدوی دووبارە هەندێک خەڵ جارێک دیتر هەندێک مادێن دیتر لێ بێنە زێدەکردن و داڕشتنەوەیشی جارێک دیتر بێدەکردن نەخواسم و gelek pirsên giring têde hene yên girêdayê hilbijartinat vê proje yasayî xwe venegirtîne ku ev rastî jî lawazî ne pêdivî bû ev proje yasa henê ev xalên henê gelek رون و آشکرایی بحث کردبونه برو واجه هندک خالن گلک تیت لواکینه کو تشیان ده رنمایین کمیسیون بهنا دیار کردن ده یاسای دهاتینه. بیلجنه که یاساناس شارازا ادباری حل بجارتنا دا اوان راست فکر نابکن چونکو دا یعنی همی خلق بجداری وی سیستمی حل بجارتنی بید خاصتا بیشتر که بو پارلمان کردستانه چونکو پارلمانی همیایی راسته یعنی هکر افیاسه نه تراز فکرن کیم پتری مستفیده یعنی دی بیشتر اف حزب دست حالات یعنی افت مازن یدیجی کو مجموعه که احزابایت هنی احتمالا افش دست بی که وره نگشته پارلمانی هکر گهش بنیجی احتمالا جاره که گشته چند جاره که نگهشتیه. الدیف پروژه یاسای نیا حل بجارتنان هرما کردستان بسر 4 بازنین حل بجارتنان دهاتیه دا باش کرن. او چند برگین دیتر جدا مفاش بندن یاسا هلبجارتنین عراق هاتیه ورگرتن. چالاکبانین رکخراوین جواک سویل جد خوازن خلک شارازا و یاساناز وی پروژه یاسای بوچونین خو زنگین کن. دا کود پاشروج دا جه یاسا کبن هلبجارتنان بگیرید. آمد بریفکانی کنال اسمانی پیام دهوک.